ئەو کۆڕە شاریانی کە زۆر بە خۆشحاڵیەوە لە ئێستا بە ئەنجام ئەگەێنرێت و بەشێک لە شاعران ئەیانەوێت لەو ڕۆژانەی کە چاپکراوەیەکیان یاخود بڵاوکراوەکیان کە بڵاوی ئەکەنەوە ئەیان لەوێت لە ڕێی کۆڕێکەوە جارێکی تر کتێبەکانیان یاخود بڵاوکراوەکانی خۆیان بڵاوکەنەوە. دیارە دوو لەو کەسایەتیانەی کە قەڵەمێکی جوان و قەڵەمێکی تایبەتن لە نێو دنیای شاری ئەدەبیاتی کوردیا ئەوەش هەر یەک لا بەڕێزان مەمسا محەممەد باکوژ و خاتوو ڕۆژ هەڵەبجەین کە بە خۆشحاڵیەوە لە مەراسیمێکی تایبەتە توانیان کە چەندین پارچە شاری زۆر ناوازە پێشکەش بکەن. دیارە لە ئێستا وەکو هەوڵێک کە بتوانرێت بەشێک لە ئەو کەسایەتیانە خەڵکانێکی زۆر یاخود ئەو کەسانەی کە شاعر دۆستن کۆ بکەنەوە و ئێوارە کۆڕێکی تایبەت ساز بکەن چجای ئەوەی کە هەم بڵاوکراوەکانیان و هەم بتوانن چەندین پارچە شاری تایبەتیش لەنێو ئەو کۆڕانەیە پێشکەش بە هەوادارانی شاعر بکەن. لە ئێواری کۆڕێکی پایزار ڕێکخراوی گەشە پێدانی مەدەنیەت CDO بە هاوبەشی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەریتانیا ئێوارە کۆڕێکیان بۆ هەردوو شاعر محەممەد باکوژ و ڕۆژ هەڵەبجەی ئەنجامدا. شعرەکان تێکەڵ بە مۆسیقای ژەنیار عەبدوڵڵا کەریمی کرا و هەر لە کۆڕەکەشدا شاعر ڕۆژ هەڵەبجەی نوێترین دیوانی خۆی بەناونیشانی دێڕێک دارستان و تاڵێک چۆلەکە ناساند کە بۆ میوانەکانیش بەردەست بوو.